دیارە ئێمە وەکو کۆمیتی ڕێخستنی بەڕڕەش لە بازنەی سێی پارێزگای دهۆک هەموو ئامادەکاریەکمان کردیا بە تایبەتی لە بەشی هەڵبژاردن کە هەواڵانی بەشی هەڵبژاردن و ئامار بە هەماهنگگیرگە بەشی هەڵبژاردن و ئاماری مەڵبند هەموو ئامادەکاریەکمان کردیا و وەکو تیمەکانمان هەموو دابش کردیا و لەگەل بەڕێز لیبستای مەلبند و ئیمانخان کاندیدی بازنەکەمان دەستمان بە جەولە کردووە. و ئێمە وەکو کۆمیتە ماڵ بە ماڵ دەرگە بە دەرگا بە تایبەتی لەگەل توێنی فەقیر و هەژاران لەگەل کەم ئەندامان لەگەل پێشمەرگەکان لەگەل کەسوکاری سربەزی شەهیدان ئێمە دەچنە خزمەتیان و ئەوەی لە توانامان بیتن لە داواکاریەکانیان بتوانین جێبەجێ بکەین. ئەوەی لا مێژووی یەکێت نیشتمانی کوردستان شارەزا بیتن یەکی نیشتمانی کوردستان لە کۆمەڵێک مەحنەت و لە کۆمەڵێک لایەن پێک هاتووە و یەکی نیشتمانی کوردستانیان دروست کردووە نەک لە هەکارێ قورسترە نەک لە وەفاتی مام جەلال قورسترە یەکی نیشتمانی کوردستان تا ئاڵایەکەی مابیتن تا دەرگەی مەڵبەند و کۆمیتە و مەکتەبی سیاسی و مەکتەبی ڕێخستن مابیتن خەڵکی یەکێتی قاعدەی یەکێتی ئامادەیە بە بەردەوامی دەنگ بۆ حیزب بداتن. ڕاستە خەڵکانێک دڵتەنگن خەڵکانێک دەوێتیان یەک ڕێزی ناوماڵی یەکی نیشتمانی کوردستان و ناوماڵی گەلی کورد هەبێتن بەڵام ئەوەی لە یەکێتی شارزا بیتن خیالیان خاوە کە یەکێتی پاشە کەس بکات لە دەنگ